سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش بەرهەمتەدا لە خۆشحاڵم لا شەوێکی تریەمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست لا خۆناغی شانزەی جامی جیهانی وڵاتی قەتەرداین دیارە ئەمڕۆ با فەرمی خۆناغی شانزەی جامی جیهانی لە وڵاتی قەتەر بەڕێوەچوو هاوکات و هەڵبژاردە ماڵئاوایی گرتی هەڵبژاردەش سەرکەوتێن بۆ خۆناغی داهاتوو کردکاتە خۆناغی تاریخی کۆتایی یاخود ئەتوانی بڵێن خۆناغی هەشت. یارە بەڕێزان کاتژمێرش با کاتی کوردستان هەردوو هەڵبژاردی ئەمریکا و هەڵبژاردی ئەمریکا و هۆڵندا ڕوبەڕوویەکردنەوە ئاستە هەواییەکە توانیان دەستێت گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتن بەدەست بێنێن چاوەڕوانی برای هەڵبژاردەی ئوسترالیا و هەڵبژاردەی ئەرجەنتینیانە کرد. هاوکات هەڵبژاردەی ئەرجەنتین با سپۆنسەری سەرەکی مێسی توانی بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر با گۆڵێک سەرکەوتن بەدەست بێنێت و بگاتە قۆناغی چارێکی کۆتایی تێیدا ڕوبەڕووی هەڵبژاردەی هۆڵندا دەبێتەوە. دیارە بەڕێزان لای هەمومان ئاشکرایە ئەمڕۆ با فەرمی قۆناغی شانزەی جامی جیهانی باڕێوەچوو و تێگڕای یاریەکانمان بینی. کۆمنتێکی باو هەیە، کۆمنتێکی گرنگ هەیە کە هەمیشە ئەڵێن قۆناغا هەستیارەکان لە قۆناغی شانزە و لە قۆناغی دەرکردنەوە دەردەکەوێت. هاوکات ئەم پاڵەوانێتیش بە دڵنیاییەوە لەم قۆناغانەدا دەرەکەون. چکە قۆناغی 32 تا ڕادەیەکی زۆر مەجای هەیە، تا ڕادەیەکی زۆر مەجای قەرەبووکردنەوەی هەیە. تۆ ئەگەر شکست بێنی ئەتوانی لارەکانی درا تعویزکەیتەوە، یاخود شکست بێنی چانسی پەڕینەوەت هەیە بۆ قۆناغی داهاتووتر، یاخود چاود لە ئەنجامی یاریەکە کار ڕاستەخۆ کاریگەری هەبێ لەسەر ئەنجامی یارەکەی تۆ. بەڵام لە قۆناغی شانزە هیچ باسێک لەم باسانە ناخوا، هیچ بابەتێک لەم بابەتانە گرنگ نییە. ئەوەی گرنگە خۆچیت چی پێشکەشەکەی توانای خۆچەنە. دیارە هەڵبژاردەی هۆڵندا ئەگەر لە هۆڵنداوە دەست پێکەین یارێکی تەواو واقعی کرد، یارێکی تەواو دش پلانی خۆی کرد، دژی واقعەتی خۆی کرد و کاردانەوەی زۆری هەبوو. بۆ پێی ڤانگال تەسلیمی بارودۆخەکە بووە، بۆ پێی ڤانگال واقعی بووە. پێش ئەوەی بچینە لای هەڵبژاردەی ئەمریکا لەگەڵ هۆڵندا، ئەرجەنتین لەگەڵ هەڵبژاردەی سویسرا، پێویستەکە سەرنجەکەی هەڵوێستەی لەسەرکەین. دیارە ئەبێ ئێمە سەرەتا بەراوردی ئەوە بکەین. قۆناغی شانزە بەراورد بە قۆناغی 32. قۆناغی شانزە هەستیاری پێوە دیارە. هیچ بوارێک نییە بۆ ئەوەی کە تۆ هەڵەت کرد تعویزی گەیتەوە. واتە سەیری ئەم شەوکەن هەڵبژاردەی ئەرجەنتین لە چەند بارودۆخێکان نزیک بوولوی گۆڵی بەرامبەری لەسەر تۆمار کرێ. و یەک یاریێتەوە ئێستا هەڵبژاردەی ئوسترالیا بە فەرمی لە دەروی جامی جیهانیە، هەڵبژاردەی ئەمریکا بە فەرمی لە دەروی جامی جیهانیە. بۆ ئێمە هەمیشە ئەیڵین ئەو تیپانە سەر ئەکەون لە قۆناغی تاگیاریدا، لە قۆناغە هەستیارەکان کەمترین هەڵە ئەکا، نەک ئەو تیپ و ئەو پێکاتی باشترین ئاستی خۆی پێشکەشەکە. واتە ئەشێ تیپێ باشترین ئاستی خۆی پێشکەشکە، بەڵام سەرکەوتوو نەبێت. ئەشێک تیپێک باشترین ئاستی خۆی، زۆرترین بواری گۆڵتۆمارکردن، زۆرترین ڕێژەی پاس، کۆنتترۆڵی تۆپ، گلدانەوەی تۆپ، کۆنتترۆل، بناغی هێرش، بەرگریەکی جوان، بەڵام لە کۆتاییە ئەم تیپە سەرکەوتونەوێ بە قۆناغی داهاتووتر. بۆ چکە بە گۆڵ تۆیتە دواوە، سروشتی تاگیاری بەم جۆرەیە، تۆ ئەبێ کەمترین هەڵە بکەی. ئەمە خاڵێک. خاڵێکی تر زۆر گرنگە لە تاگیاریەکاندا تۆ بتوانی باڵانس ڕابگری و حسابی سی خولەک زیادکراو بکەیت. چونکە هەڵبژاردەی سویسر، هەڵبژاردەی ئوسترالیا ئەگەر سەرنجبین لە 2 بۆنەی ئاساندا نزیک بوو گۆڵی بەرامبەر بێنێ لەگەڵ هەڵبژاردەی ئەرجەنتینە. بە دڵنیاییەوە ئەمە ئەو کاتە پێی ئەوەتین هەڵبژاردەی ئەرجەنتین و هەڵبژاردەی ئوسترالیا ئەچوونە کاتی زیادکراو. هەڵبژاردەی هۆڵندا کە ئەمڕۆ بەواقعی یاری ئەکرد و مامەڵەی بەرگری ئەکرد، ئەمە بارودۆخەکەیە 2 گۆڵی کردووە یە بەرگری ئەکات و پاشان هێشەوە بە دژێر ژیاریەکان. ئەم هەڵبژاردانە سادەترین مافی خۆیانە. هەر هەڵبژاردەیەک چۆن بێوێت ئاوا یاری بکات و چۆن بێ ئەنجام بەدەست بێنێ. بۆیە بە دڵنیاییەوە ئەم قۆناغا تا ڕادەیەکی زۆر بە هیچ جۆرە بواری ڕەخنەگرتن نیە، بە تایبەتی ڕەخنەگرتن لەسەر ئاست، بە تایبەتی ڕەخنەگرتن لەسەر شێواز، بە تایبەتی ڕەخنەگرتن لەسەر گۆڕانکاری هێرشبردن بۆ بەرگریکردن. ئەمە واقعە 90 خولەکە تۆ کەمترین هەڵەکە و بگەرە قۆناغی داهاتوو. ئێستا تەواو بۆ ئەم قۆناغە کەس ناڵێ ئەرجەنتین چۆن بوو، کەس ناڵێ هۆڵندا چۆن بوو، کەس ناڵێ بەرگریان کرد، کەس ناڵێ گۆڕانکاریەکان هەڵەبوو، کەس ناڵێ ئاستی هەردوو تیپەکە کێشیان هەبوو. ئەوەی کە ئێستا هەیە 2 هەڵبژاردە هۆڵندا ئەرجەنتین گەشتونەتە چارەکی کۆتایی، گەشتونەتە قۆناغی هەشت. ئەمە باسەکرێ.
ئەوەی تر ئەشێت بە جیاوازتر سیرکرێ، ئەشێ بە جیاوازتر ماڵی لەگەڵاکرێ، ئەشێ بە جیاوازتر خوێندنەوەی بۆ بکرێ، ئەشێ بە جیاوازتر شیکاری بۆ بگرێ. بۆیە بە دڵنیاییەوە هەتاوەکو فیکەی داوەر کۆمەڵ سەرنج و کۆمەڵ تێبینی هەیە ئەخوا دواتر هیچ تێبینیە گرنگ نییە، هیچ تێبینیەک ئەرزشی نییە. قسە بکەین لەسەر ئاسی هەڵبژاردەی ئەرجەنتین. ئاسی هەڵبژاردەی ئەرجەنتین ئەتوانین بڵێن یاری دوای یاری هەم خاڵی بەهێزی بەهێزتر ئەبێ و هەم خاڵی لاوازی ڕوونتر دەرەکەوێت. چۆن؟ هەتاوەکو ئەم خولەکە کە من قسەوە بەڕستانەکەم ئاستی هەڵبژاردەی ئەرجەنتین بە گشتی لە هێڵی ناوەڕاستە بە تایبەتی جێگەی سەرنجە. هەرچەندە یعنی سکالۆنی ئێوە بە گۆڕانکاریەکان ئەگەر هەر بشتینە سەر پێکاتەکە ئەوێ بە گۆڕانکارەکان تا ڕادێ باڵانس ڕاگرێ، بەڵام بە دڵنیاییەوە هێڵی ناوەڕاستی هەڵبژاردەی ئەرجەنتین جێگەی سەرنجە. هێڵی ناوەڕاستی هەڵبژاردەی ئەرجەنتین ئەو هێڵن یە کە پشتی پێوە بەسرێ و تۆ بتانی قسەی کۆتایی لەسەرکەی وە گرەی کۆتایی لەسەرکەی. ئەگەر سەرنج بین هەرێکە لە یاریزانان فێرناندز لەگەڵ دیپاول لەگەڵ ئارسەر بەڕاستی ئەم شەو دیپاول ئەستێرەی یارێکە بوو و باشترین ئاستی خۆی پێشکەش کرد بەراورد بە کۆتا یاری کۆمەڵەکان. ئەگەر سەیریگەین ژمارە زۆری دروستەگر، ئەگەر سەیریگەین تۆ پێبسڕان، ئەگەر سەیریگەین پاساتی دابەشە کرد، ئەگەر سەیریگەین ڕیتمیاری خاوە کردو، ڕیتمیاری خێرا ئاکرد. هاوکاتیش ئەومان بیر نەچێت ئەستێرەیەکی دیار و کۆڵەیەکەیەکی سەرەکی هەڵبژاردەی ئەرجەنتین کە دیماریا بوو لە یاری ئەم شەودا یاری نەکرد، واتە سکالۆنی زۆر بەباشی توانی لەگەڵ ئەم هەلو مەرجە مامەڵە بکات و ڕیسکی نەکرد و هیچ جۆرە سەرکێشێکی نەکرد یاریزانێکی وەکو دیماریا بخاتە نێو یاریگاوە. ئەشە لە قۆناغی داوترا بەرامبەر هەڵبژاردەی هۆڵندا هەم توانای جەستەی بەبێزی بۆ گەڕێتەوە هەم ئەم یاریزانە لە ڕووی فشارەوە کەمترین فشاری لەسرە وە چاوەڕوانی ئەوەی لێ ئەکرێت ئاستێکی بەرزتر پێشکەشکات. خاڵێکی تر تایبەت بە هەڵبژاردەی ئەرجەنتین بەڕاستی سکالۆنی ناکرێت لەمە زیاتر شانس بدا بە لاوتارۆ مارتینێز، چکە بوارەکە هی ئەوە نەماوە. ئەلڤارێز یعنی ئاستێکی باش پێشکەشەکات، بەرگری ئەکات، هجوم ئەبات، یعنی چۆن بڵێ بەرگریە کاتا ناوەڕاست یاریگا گەڕێتەوە هەماهەنگیشی باشی لەگەڵ یاریزانەکانە و توانایەکی جستەی بەهێزتری هەیە بەراورد بە یاریزان لاوتارۆ مارتینێز. ئەم دوو یاریزانە ڕاستە سکالۆنی کردی بە ئەستەرەتا بە شێوازی 4-3 یاریەکە، دوای کردی بە شێوازی 4-4-2، دوای کردی بە شێوازی 3-5-2 بە سێ یاریزانی فلات یاریەکرد، واتە بە سێ یاریزانە سەر هێڵی ئاسۆیی بەرگری ئەکرد. ئەمانە هەمووی گرنگن بۆ هەڵبژاردەی ئەرجەنتین، بەڵام ناکرێ ئەوەمان بیرچێ هەڵبژاردەی ئەرجەنتین ڕکابەرەکەی و بەرامبەرەکەی چێ بووە؟ هەڵبژاردەی ئوسترالیا بووە. هەڵبژاردەی ئوسترالیا لە ڕووی هێرشبردنەوە ئەو هەڵبژاردەیە نیە کە تۆ تێستی بەرگری خۆتی لەسەرکەی و تێستی لایانی بەرگری خۆتی لەسەرکەی تۆ بڵێ بەرگریەکەم هیچ کێشەی نییە. دڵنیا بن لەوەی هەڵبژاردەی ئوسترالیا گۆڵکارێکی قەناس، گۆڵکارێکی ژیر، گۆڵکارێکی وردیە وایە ئاسی هەڵبژاردەی ئەرجەنتینی بەڕاستی ئەخسەژێر پرسیارەوە و ئیشی ئەرجەنتینی بە دڵنیاییەوە قورس و سەخت ئەکرد. بۆیە زۆر گرنگە، یعنی لە قۆناغی داهاتووترا کاکاتە قۆناغی هەشت سکالۆنی بە تەواوەتی بیرۆکاتەوە کە ئەم شەیش ئەلڤارێزی بە شێوەی سەرەکی یاری پێکردەوە، بەڵام ئەشەی ئیتر ئەلڤارێز وەکو یاریزانی سەرەکی مامەڵەکە لاوتارۆ مارتینێز وەکو یاریزانی یەدەک یاریکە. لە ئینتەرمیلان قورسایەکی تایبەتی هەیە، ئەتوانین بڵین هەموو قورسای ئینتەرمیلان لەسەر لاوتارۆ مارتینێزە، بەڵام کوردوتەنی ئەڵێ خورماش لە بەسڕە زۆرە، یعنی ئەم بەهێزی ئاستا ئەم گڕوتینەی یانەکە چ گرنگیی بۆ هەڵبژاردەی ئەرجەنتین کە نەتوانێت گۆڵێک تۆمار بکات. یەک کۆمنتیش لەسەر ئاستی یاریزان لۆنێل میسی. دیارە یاریزان لۆنێل میسی لای هەمومان ئاشکرایە ئەم شەو بەراورد بە یاری قۆناغی کۆمەڵەکان جوانترین ئاستی پێشکەش کرد و هاوسەنگترین ئاستی پێشکەش کرد و توانی گۆڵی یەکەمی هەڵبژاردەکەشی بێنێ کە ئەمە تا ڕادەیەک یعنی ڤێژنی هەموو یاریزانەکانی بەرز کردەوە لەسەر هەموو شێوە خودی لۆنێل میسی. بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە من هەتاوەکو ئەم شەویشتێ نەگەشتم یاریزان مێسی پێکانی هەیە یا میسی تەمەنی هەڵکشاوە، چکە بەڕاستی ئێمە ئەو میسیە پڕجوڵە نابینین و ناشکرێ میسی لە پاڵەوانێتیەکە لە هەفتەیەکە لە 2 هەفتێدا ئەو گۆڕانکارێ لە لوتکەوە بۆ بنکە پێوەی دیار بێت و هەستی پێ بکرێت. میسی لەیانی پارێسان جەرمانیشە ئاستێکی زۆر ئاسوودەی هەبوو پێش دەستپێکردنی جامی جیهانی و ئاستێکی زۆر نایابی هەبوو و ئەیتوانی وەکو پلەیمەیگەرێکی زۆر ژیر مامەڵە بکات و بەستەرەیەکی تەواو بێز و کاریگەر بوو. بەڵام ئەبینی لەگەڵ هەڵبژاردەی ئەرجەنتینە خاوێکی پێوە دیارە و سستێکی پێوە دیارە، یعنی میسی کە ئەبینی تۆبڵەیە قورسایەکی زۆری پێوە دیارە، چاوەڕێی ئەوە ناکەی. ڕاستە لە 1-2 بۆنەدا ئەمە بینیمان میسی ئەگەڕایە فشارێک کرد و ئەویست تۆ بەرگرێتەوە بێنێتەوە پێشەوە، بەڵام ئێمە قسەمان لەسەر کۆی یاریەکەی، یعنی قسەمان لەسەر نەوە خولەکەکەیە.
ئایا میسی لە ڕوولانی دەرونی فشارێکی زۆری لەسەرا خۆ ئەم یارێ با بڵین قورسایی تایبەتی هەڵبژاردەی ئەرجنتینی کرد ئەشێ لە قۆناغی داوترا باشتر ببینرێ و باشترین مامەڵەکە هاوکات ڕیکۆردی دیگۆ ئەرماندۆ مەڕەدۆنا شیشکان بە تۆمارکردنی 9 گۆڵ و هەروەها میسی با 3 گۆڵ هاتە ڕیزبەندی گۆڵکارانی جامی جیهانی کە ئەمانە هەمووی فاکتەری سەرەکین بۆ یاریزان لۆنێل میسی بتوانێت سوود لەم بارودۆخە وەرگێ بتوانێت سوود لەم هەلوو مەرجە وەرگێت و خۆی نوێنەرایەتی ڕاستەقینی هەڵبژاردەی ئەرجنتین کات و بتوانێت هەڵبژاردەی ئەرجنتین قورسایەکەی بخاتە سەرشانی و هاوکاتیش ئەو گرێ کوێرێ بکاتەوە کە بتوانێت پاڵەوانێتی جامی جیهانی بەدەست بێنێت چکەومان بیر نەچێت هەتاوەکو دوایین پۆین ڕۆشتووە لەگەڵ هەڵبژاردەی ئەڵمانیا نەیتوانی وە یەکەم بێت وە گەشتۆتە پلەی کۆتایی بەڵام گرنگە یعنی میسی نازناوێکی جامی جیهانی بەدەست بێنێت ڕاستە پاڵەوانێتی کۆ بە ئەمریکای هەیە ڕاستە توانیەتی قورسای تایبەتی هەڵبژاردەی ئەرجنتین گرێ گۆڵکاری مێژووی هەڵبژاردەکەیەتی و پێش دیگۆ ئەرماندۆ مەڕەدۆنا کەوتووە ئەتوانی بڵین قورسایی هەڵبژاردەی ئەرجنتینی خستۆتە سەرشانی و بەشی زۆرێک لە یاریزانەکانی پڕ کردوتەوە و بە تایبەتی یاریسازێکی زۆر گرنگە بەڵام من جارێکی تر تەئکید لەم کۆمنتاکەمەوە و جارێکی تر تەئکید لەم بارودۆخە ئەکەمەوە کە هەڵبژاردەی ئەرجنتین بە سەرکردایەتی میسی هەتاوەکو ئێستا تاقیکردنەوەی ڕاستەقینی بەرامبەر گەورەکان نەکردووە یعنی لەگەڵ ڕێزما بۆ ئەو پەڕی هاندەرانی هەڵبژاردەی ئەرجنتین بە ڕۆحێکی وەرزشی وەریگرن ئەمە واقعە ئەشێت ئێمە لەگەڵ ئیسپانیا ببینین ئەشێت ئێمە لەگەڵ هەڵبژاردەی ئینگلترا فەڕەنسا ببینین ئەو کاتە سەنجی مەحەک دەرەکەوێت ئەو کاتە قورسایی هەڵبژاردەی ئەرجنتین دەرەکەوێت و من هەمیشە تەئکید لەو خاڵە ئەکەمەوە و ئەو خاڵە جارێکتر بەهان وەرەگرمەوە کە زۆر گرنگە ئەم یاریزانە هەموو سێوەکان نەخرێتە سەبەتەوە لە هەمووشی گرنگتر ئەوەیە یاری داهاتوو ڤاندایک بەرگری لە هەڵبژاردەی هۆڵندا ئەکات لۆنێل میسی سەرکردایەتی هێڵی هێرشبردننی هەڵبژاردەی ئەرجنتینەکات دواتە وەزیری بەرگری لەگەڵ وەزیری هێرشبردن پێکەوە ڕوبەڕوویەکتر ئەبنەوە بیرەوەری لیڤەرپوڵ و بەشونەمان بیر ئەخاتەوە یاد ئایا ئەم یاریزانە لە هێڵی بەرگریدا قسەی جیاواز ئەکات و ئەم یاریزانە لە هێڵی هێرشبردنا قسەی جیاواز ئەکات یاخودنا بۆیە ئەو یاریە وێنە یارێکی فلیمێکی ئەکشن وایە پێویستە کاتۆ گەنمەشامی بە دیارە و خۆی وەچێژی تایبەتی لێوەرگری هەر هەڵبژاردەیەکیشان سەرکەوتن بەدەستبێنێ ئەگاتە قۆناغی پێش کۆتایی بۆیە بە دڵنیایەوە یاری هەڵبژاردەی هەڵهەڵدا لەگەڵ هەڵبژاردەی ئەرجنتین یەکجار بەهێز دەبێت هەم لە ڕووی بنکەی یاریکردنەوە هەم لە ڕووی ئاستەوە و هەم لە ڕووی قوتابخانی تۆپی و دوو قوتابخانی زۆر جیاوازن ئەشێت یەکێک بە لە یاریە هەرە تایبەتەکان بۆ پێوەکو ئاماژە پێکرد ئەستێری یەکەمی هەڵبژاردەی هۆڵدا بەرگریەکە ئەستێری یەکەمی هەڵبژاردەی ئەرجنتین هێرش ئەبات بۆیە بە دڵنیاییەوە ئەمە بیرەوەرێکی زۆر خۆشە و سیناریۆیەکی یەکجار بەتام و یەکجار بە چێش چاوەڕوانی هاندەرانی تۆپی پێئەکات بەڕێزان ئەوەی کەماوەتەوە بە فەرمی هەردوو هەڵبژاردەکانی ئەرجنتین لەگەڵ هەڵبژاردەی هۆڵندا گەشتونێتە قۆناغی داهاتوو هاوکات سبەی شەویش دوو یاری دیکە بەڕێوە ئەچێت هەڵبژاردەی فەڕەنسا لەگەڵ هەڵبژاردەی پۆڵەندا یاری لوتکە ئەکات هەڵبژاردەی سەنیگال و هەڵبژاردەی ئینگلتەرا ئەمانیش کاتژمێردا ڕوبەڕووبوونەوەی یەکتری ڕوبەڕووی یەکترە بنەوە و پێویستەکە لە سبەی شەویشە دوو هەڵبژاردە ماڵ ئاوایمان لێ بکە و دوو هەڵبژاردەش بگاتە قۆناغی چارەکی کۆتایی من لێرەدا بەجێتان ێڵم پشتیوان بەخوای گەورە ئەگەر کات مایەوە تەمەەن باقی بوو سبەی شەو یەمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست لا گرنگترین یاریەکانی نێوان هەڵبژاردەی پۆڵندا لەگەڵ فەڕەنسا هاوکات سەنیگال و ئینگلتەرا هیچ شتێکم ماجگال لە ڕێز و خۆشەویستی سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون ڕێزی بەرهەمجەلال قبول بفەرمونون سپاس بۆ هاوکاران بە پشتی کامێرا کاتێکی شاد بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست